بڕیارە لە دوای مانگی ئەیلول دەست بکرێتەوە بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی شنگال. لە سەرەتای تەمووزی ئەم ساڵەوە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کارەکانیان ڕاگرت و گەڕانەوە بەغدا. بڕیارە لە دوای مانگی ئەیلول تیمێکی زیاتر لە جاران بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دووبارە بگەڕێنەوە شنگال و دەست بکەنەوە بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. حاليا مقابر جو ناساعدين لأن جوي قرمة بشتي حيواننا وامتين مقابر مثلا معروفش قبلي ذوية وان دانكي ام درينينو ام بمنطب العدلي وشهادة وفاة إصدار بكانش وان دا حقيقة خبان حقوق. بەرجەس خەڵەف هەفت ئەندامی خێزانەکەی لە سەی ئابی 2014 بێسەر و شوێنن. دەڵێت ئەگەر گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبدرێنەوە ئەو کات بۆی دەردەکەوێت کە سوکارەکەی لە ژیاندا ماون یاخۆت نا. ئابابێ me xwedê ew xwîşkeka me di kurava û jimbiraka me pisêka çava taw jî xelkê hirdan hemî girtî ew jî bawan girtin. Em tiştekî jê nizanin. Em dibêjin ya Rebî xwedê heka saxên li me vegerîhin û heka şehîd jî ketben hatbene kuştin jî me divî weka gotî van meqberiyet hirdan û wan rakan û hestî herêkî hestê wî bidenêtê û ev axê bispêrên. لە قەزای شنگال و دەوروبەری تا ئێستا 85 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوتەوە. تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان تا ئێستا ڕووفاتی 20 گۆڕی بە کۆمەڵیان لە شنگال و دەوروبەری دەرهێناوە. گەیلان بۆتانی کورسات نیوز شنگال.